و لە ماوەی ئەم 3 ڕۆژ ڕابردوو بینیمان کاگلاهور هاوسەرۆکی یەکێتی کە هاتۆتە شاری هەولێر و دەستی بە کۆبنەوەکان کردووە و کۆمەڵێک ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیش هاو سەفەری بوونەوە لێرەوە ئیتر کۆمەڵێک بڕیاری گرنگ درا لەم بڕیارانە مەسەلا شێوەی ژیاننەوەی ئۆرگانە حیزبیەکان و کاری حیزبی لە هەموو ئۆرگانەکانی یەکێتی و بەسەرکردنەوەی جەماوەری یەکێتی و چۆنیەتی گرێدانەوەی ئەو لینکەی کە هەبوو جاران لە نێوان جەماوەر و لە ناوەندەکانی حیزبدا ئەمانە دەستی پێکرایەوە لە هەمان کاتیشدا هەر یەکێتی پرۆژەی خزمەتگوزاریە بوو نمونە ئێمە گەڕەکێکمان هەیە لێرە گەڕەکی شەیدانی شۆڕشی نوێ هەتا ئێستاکە قوتابخانەی نییە و بنکەی تەندروستی نییە و لەم سۆنگەوە بڕیاردرا کە قوتابخانەیەک و بنکەیەکی تەندروستی بۆ دروست بکرێتن و بۆ ئەوەی خزمەت بە کەرتی فێرکردن و لە هەماندا کەرتی تەندروستی بدرێتن. پەیوەندیەکان ئێمە لەگە هەموو حیزبەکان پەیوەندی باشە، پەیوەندی دۆستانە، چونکە ئەمە ئاساییە مەسەلە دوو حیزب لە ناو یەک وڵات خلافیە، تەمەن ئەگە خلافی نەبێتن دوو حیزب نابێتن، ئەم خلافانە ئاساییە، بەڵام لە ئاستە نیشتیمانیەکە ئێستامە بەتایبەتی لەگە زۆرینەی حیزبەکان پەیوەندیمان باشە و دیدیشمان هەیە، دیدی یعنی هاوبەشمان هەیە بۆ چاکسازی لە هەرێمی کوردستان و چاکردنی حکومڕانی لە هەرێمی کوردستان.